تر هەر بە گەنجیش ئەمە حاڵم چۆنی باشە شکر حواڵە باش ئیشوکار چۆنە وڵا ئیشوکار کزە نییە ئەوە نییە کە بە عمل بێ ڕۆژی چەند دەسەکەی بەخوا ڕۆژی وایە 10,000 15,000 یعنی ڕۆژی وایە 8,000 9,000 ئاوە چەند سەرخێزانن وڵا تقریبا 9 سەرخێزان 9 سەرخێزان بەڵێ بژێوی ژیانی 9 سەرخێزان چۆن دابینەکەیت وڵایتر بەم عارەبانەی ئەگەر خۆی یارمەتیمان بار بەم عارەبانە عارەبە چەند ساڵ تەمەنتە والله تقریبا 56 68 ساڵ تەمەن یەکوەر تەمەن درێژمی ژیان چییە بۆ تۆ والله ژیان ئەمە ژیانەکەمە یعنی وەکو ژیان ئیسراحەت بەخوا بەیانی سعات حەوت دەرەچم سعات 5 ئێوارە و 6 ئێوارە ڕۆمەوانێ ئەوە ژیانەکەی قورس نییە بۆ تەمەنی تۆ پاڵ بە عارەبانیەکە بەڵێ بەڵێ والله زۆر قورسە و یعنی شان و باڵ و ئەمانم هەمووی دایم ئازاری هەیە بە شەویش لەوەیە کەم بخەومە تا حەدێک کەسی تر هەیە لە ماڵەوە کە هاوکاری بکە یەک دوو خزمەکاری تۆم هەیە تەلەبەیە و ئێخۆ تەلەبە هیچی پێکرێ ئیتر بەخوا ئیمڕۆ خۆش دەزانیەکە تاعین نەبێ لەم حکومەتە هەر باشە یعنی بڵین ئەگە 2 مانگ جارێ 3 مانگ جارێ یا مانگی جارێک شتێکی باتێ هەر باشە نیمە تاعین ئەوەش نییە ئەوەش نییە مناڵەکان تاکە بژێوی ژیانی تۆیە ئەم عارەبانەیە بەڵێ والله بەس ئەم عارەبانەمان هەیە ئیتر هیچیکە یعنی وەکو بڵین وەکو سەروەت و سامانەوەمانە هیچمان نییە زانی خۆتە لەخوا بەجیاویارە وەڵا بەخوا گورە بەخواویش خەڵکی یارمەتی داوی تا کردومان ئەینا بەخۆم بەوا کرێ باشە چەند ساڵ ئەم ئیشی ئەم عارەبانیەکە چەند ساڵ پاڵ عارەبانیانی لە 2007 خەریکی ئەم عارەبانم بەڵام لەوە پێش کرێکاری مەکرد لە دوورگانەکەی سەرچنات باشە ئێستا ناتوانین کرێکاری بکەی نەبەخوایستە ناتوانم تەواو ترا عارەبانم کەڕیوتمە چۆن بێ ئەم عارەبانە باشترە لە قادرمە سەرکەوم بە کۆڵ و بلۆک سەرخەمە سەرەوە ئاوە ڕۆژ هەیە کە هیچ دەست نەکەوێت وڵی ڕۆژ وایە 5,000 ڕۆژ وایە چمە 8,000 ئیتر ئاوە ڕۆژی وایە باشتریشە نیۆڕۆمان تێپەڕانوە تا ئێستا چەندە دەستکەوت ئەمڕۆ وەڵام بزانم 7,000 پیا کردو چیە بیت تۆ ئێوارە لەگەڵ خۆتە ئەبێ میوە ئەیتر هەر میوەیەک حەزی لێ بێ ئەوە بەریتەوە بۆ مناڵەکان و بۆ خۆت و پارێ بژێوی ژیان دابینەکە وەرە ناوەڵە نەوەڵڵا دابینی ناکە ئەی بێنان بکڕی ئەیوانە شەکر بکڕی چا بکڕی ڕۆن بکڕی و بایعکەش کەمی کردووە ئەستا 2 کیلۆنی و بیستە کیلۆ نیوێکی شنایەن کیلۆ ڕبعەکەیە ئەوە معنای وایە قورسە بێ لەسەر ئێمە بەنیازی تاکەی پەڵۆڵ عارەبانیەوە بنی وەڵای درە تا ئەبرم کە ئەکەومە عەرزایی بنەبێت ئەیتر ئەوە دەسڵاتەکەمە بخۆ ئامۆژگاری و چییە بۆ کەسانەی کە ناشکوریەکەن واللهی ئەوە شتێکی زۆر خراپە ناشکوری شتێکی چاک نییە ناشکوری خراپە زۆر یعنی ئینسانە بێ ڕازی بێ بە بەشی خوا ڕازی بێ بە ڕزقی خوا خوای گەورەی ئەمەی دروست کردووی تر بە هەر شێوەیە ڕزقمان بە ئەبێ بژین ئێمە تا ئەمری ژیان چی بە تۆ بەخشیوە بەخوا ژیان نازانم بڵێم چی پێبەخشیوم واللهی بەس ئەم وەزعی پێبەخشیوم کاتی خۆی لە دەرەوە بووم ما درۆ نەکەم لە خزمەتانە لە دەرەوە بووم لە لادیە بووین ئەوەی تر بۆ خۆ دەزانی لادیە تێک چووم ئێمە بەدەست فیراری و سەدام حوسێنەوە هیچ چارەیەکمان نەبوو یعنی ڕامانەکرد بەمدا و بەولا بۆ جێگایەکی بچوانەیان گرتین یانویەوە پێشمەرگەن تر هەر بە گەنجیش ئەمە حاڵم واتە ئیستراحەتە نەکەوێت نەبەخوا ئێستش ئەمانیش کە وەکو ئەم حکوومەتی هەرێمە هاتە پێشەوە و شۆڕش هاتە
ناو شارەکان و ناو ناحێ و قەزاکان چیان بۆ ئێمە کرد چیان پێکردی یعنی هیچ شتێکیان بۆ نەکردی بەس بڵێ ئەوەی بۆ بە شەردێکیش بات پێت بڵێم چەنەها خزمەتمان کردووە چەنەها عەریزەم ماوە بەس هەر خاگەن نشینێکم بۆ بکەم بۆیان نەکرد ئەتر ئەمە ژیانە بێت چۆن ئەگەر کات بگەڕێتەوە لادێکە بەجێڵی ناوەڵڵە نەوەڵا بەجێ نایە نە بەخوای چێش بتوانم دەسڵات بێ حەزم لە لادێ بچمەوە لە لادیەکە دانیشم بەڵام پانڵ بەم ئارەبانەوە نەنێ هەرە بەڵ چیە دەوەریەکە لەگەڵم عارەبانێ هەیە وڵایەتی یادەوەریم چی بێ بەخوای دەسڵات مەر ئەوەیە ئەبێ و ڕەفیقی یەک بینە تا ئەمرم یاکەم بەعرس هەرە بەڵ تەندروستی و چۆنە واللهی باشم لەخوا بەسیا بێ باشم حەمد و سەنا بۆ خوا هەرەوە خەڵکی چۆن خەڵکی سەنگاو سەنگاوە بەڵێ بیریەکە ئێستا ئەرە وەڵا دوو هەفتە جارێکە چوومە بۆ دەیەکەی خۆمان